سلااو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی یازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیگە لە زنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ئێستا کە بە ناوی ڕەمزی ژینە و بە دروشمی ژن ژیان ئازادی مەرگ و نەمان بۆ دیکتاتور و بەکردەوەی سۆمبۆلێکی وەکو لابردنی حیجاب لەسەر شەقام و سووتاندنی هاتە مەیدان یەکێک لە پایەکانی دەسەڵاتی سیاسی و ئایدۆلۆژی دەسەڵاتی ئیسلامی تێکشکان ئێستا دوای یەک ساڵ بە دوای تێپەڕاندنی ئەم بزوتنەوە شۆڕژگەڕانە کۆماری ئیسلامی بە هاوردنەوەی گەشتی ئیرشاد نزیکەی بە مانگێ زیاترە بۆ ناو شەقامەکان ئەیەوێت ژنان چاوترسێن بکات و هەر ڕۆژ گوشارەکان بۆ سەر ژنان زۆرتر دەکات و دەیان گرێت و ئەزیەت و ئازاریان ئەدات و هیتر بێگومان لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بێمافی ژنان هێندە بەرین و سوکایەتیکردن بە ژنان بە جۆرێک نهادینە بووە کە بەشداریان لا ناڕزایەتی جەماوەریەکان و هەر دەرەجە لە پاشەکشەی ئەم ڕژیمە دەتوانێت زەمینەی کرانەوەیەک بێت لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی ژناندا بەڵام بۆ ئەوەی کە بزوتنەوەی ژنان وەدیهاتنی داخوازیەکان و پێشڕەوی و ڕزگاری خۆی زەمانەت بکات و ڕۆڵی شیاوی خۆی لە بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکدا ببینێ گرینگە کە ئەم بزوتنەوەیە لە جەرگەی قەیرانی سیاسی و شۆڕژگێڕانەی ئێستادا کام استراتیژی سیاسی دەگرێتە بەر نیشاندا. ئێمە بۆ باسی زیاتر لەسەر حجابی ئیجباری و گوشارەکانی کۆماری ئیسلامی لەسەر ژنان و هەروەها ئاسۆی ڕوونی بزوتنەوەی ژنان داوامان کردووە لە هاوڕێ شیوا فەکوریان چالاکی مافی ژنان و هاوڕێ ڕۆیا مەحموودی ئەندامی حزبی کۆمونیستی ئێران و هەروەها چالاکی مافی ژنان کە لەم بەرنامەیە بەشدار بێ بەڕێزان بەخێر بێن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاسڵامەیە لە خەمەت ئێوە و لە میوانی خۆشەویست شیوە بە هەروەها بینەرانی ئەم بەرنامە. هاوڕێ شیوا بەخێر بێن. سپاس دەکەم ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە و بینەرانی بەڕێزی بەرنامە و دادەڕۆیە میوانی بەڕێز سپاست دەکەم. زۆر سپاس هاوڕێ شیوا پرسیارەکانم لە ئێوە دەست پێ یەکەم هەروەکو خۆشتان دەزانن لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە چەند مانگی ڕابردوودا لایحەیەک لەلایەن مەجلیسەوە باس کراوە کە قەرارە ئەم لایحە حجاب و عفافە ئەم قەرارە لە چەند ڕۆژی داهاتوو تا بەکردەوە دەربێ بۆچی کۆماری ئیسلامی ئەوەندە بەپەلەیە بۆ ئەم لایحە کە تەسویبی کات و بەسەر ژنانیدا زاڵ بکات. هەر وەک دەزانین ساڵوەگەڕی شەهیدبوونی ژینا ئەمینی نزیکە کەمتر لە مانگێکی پێم وابێ ماوە و چالاکانی ناوخۆی ئێران و دەرەوەیش هەموو جەخت دەکەنەوە لەسەر ئەوەی کە دەبێت لە ساڵیادیدا چالاکیەکانی پارەکە دیسان دەست پێ بکاتەوە خەڵک بێنەوە سەر شەقام هەموو تەرکیزیان کردوتە سەر ئەم بابەتە ڕژیمی هەر لەم ماوەیەدا لەم ماوەی ئەم یەک ساڵە گوشارەکانی بۆ سەر ژنان و چالاکان و دژبەرانی سیاسی زیاتر کردووە هەر لە سەرەتاوە کە زیاتر سەرکوتەکان دژی ژنان و گەنجان بوو چونکە ژنان ڕۆڵی سەرەکیان لە شۆڕشەکە دابینی زۆر ڕوچیان شکان زۆر هێڵە سوورەکانی ڕژیمیان بەزاند و ترسی سەرەکی ڕژیمیش لە سەرکەوتنی ژنانە لەوەیە کە ژنان مافەکانی خۆیان بەدەستێنن بۆیە سەرکوتەکان زیاتر ڕووی لە ژنان بوو زۆربەی حکومە قورسەکان لە دژی ژنان بوو هەمومان بینیمان ئێستاش دیسانەوە ژنان باس لەوە دەکەن کە بێنەوە مەیدان ڕژیم لەوە ترسی هەیە بۆ ڕێگایەک دەگەڕێ کە سەرکوتەکان زیاتر بکاتەوە باس لەوە دەکەن کە لایحەکە خواستی پرۆپاگەندەی ئەوە دەکەن کە ئەم لایحە خواستی خەڵکە خواستی زیاتر لە 170 خەڵکە خەڵک داوایان کردووە هەر وەک ڕئیسی پێشتر لە قسەکردنێک داوتی ئەمە خانەوادەی شوهەدا داوایان لە من کردووە کە بێحجابی جەمەوە بێتەوە بێحجابی نەمێنێت و ئەمانە خۆیان پرۆپاگەندەی ئەوە دەکەن کە ئەمە خواستی خەڵکە بەڵام ئامادە نین دانیشتنی مەجلیسی ئێران لەسەر ئەم لایحە بە عەلەنی بێ بە ئاشکرا بێ بە زی و لە پشت دەرگا داخراوەکاندا دەیکەن دیار نییە کە چی لێ دەکەن دیار نییە کە دەیانەوێ چه یاسایەکی کۆنەپەرستانەی زاڵمانە دەیانەوێت دیسان بەسەر کۆمەلگا و ژناندا بسەپێنن بێگومان دەزانی ناوەڕۆکەکەی چی دەبێت بێگومان دژە ئینسانیە دژە مرۆڤیە بێگومان سەداسەد لە تەکە تەقەکانی یاسای ئیسلامدا دەبێت خۆی بخوێنێتە خۆی بگونجێنێت لەگەڵ ئەوە بێ یاسایەکی ئیسلامی زۆر دواکەوتوان و زۆر سەرکوتکارانەیە لەگەڵ ئەوەیشتا دەیان هەوێ بابەتی غەرامە و جەریمەی نەقدی بۆ سەر بێحجابی بکەن بە شتێکی فەرمی و یاسایی و عادیسازی بکەن هەر وەک دەبینین لە ماوەی پێشوو داوتیان
ئێمە دەمان هەبێ ڕێکارێک سازوکارێکی وا دروست بکەین ئەگەر کەسێک ئەو حیجاب ئیجباریەی ئێمە بەسەر خەڵکتا دایسەپێنین قبوڵی نەکات لە ڕێگای جۆرباجۆرەوە پارەی لێ بستێنین غەرامەی لێ بستێنین تەنانەت کاتێک موچە و معاش و حقوقی ئەو ژنە دێتە سەر حیسابەکەی بێ ئەوەی خۆی ئاگای لێبێ لە لایەن بانکەوە لێ وەربگریت ئەوەی هەیە دارایی هەیە پارەیەکی هەیە لێ زەفت بکەین ئەنجا دەڵێن ئەوە گەشتی ئرشادمان هاوردوتە سەر خیابان ئەم ماوەی پێشتر یەک لە بەرپرسان گوتی بەرپرسانی کۆماری ئیسلامی وتی کۆماری سێدارە وتی گەشتی ئرشادمان هێناوەتەوە بۆ ئەوەی کە غەرامەکان کەمتر بکەینەوە بە لێرە دیار نییە ئایا کێشەیان کۆکردنەوەی پارەیە پارە کۆبکردنەوە لە ڕێگای ئەم غەرامەکردنی بێ حیجابی یان ئەوەی کە دەیانەوێت حیجاب زیاتر بەسەر خەڵکتا بسەپێنن هەر لە خۆیدا ئەو مەجلسە هیچ نەتبینیوە لەم 44 ساڵەدا یاسایەکی ئینسانی یاسایەکی ڕێکوپێک یان یاسایەک لەگەڵ منطق و لۆژیکی ئینسانیدا گونجێت دەرکات هەموو یاساکانی گەمژانە یاسای دژە مرۆڤ یاسای ئیسلامی و دژ بە کۆمەلگا دژ بە مافی مرۆڤ لێ دەرهاتوە ناتوانانی چاوەڕوانی وەکێ کە شتێکی باشی لێ دەربێ ئێستاش پەلەیانە هەم لە ڕێگەی ئەم یاساوە کە دەیان هەبێ بچەسپێنن زیاتر مافی ژنان سەرکوتکەن ژنان زیاتر بخەنە سنوورەکانەوە نەهێڵن لە جێخۆیان بجۆڵن و هەروەها ئامرازێکی یاسایی بەدەستیانەوە بێت لە ساڵوەگەری شەهیدبوونی ژینە زیاتر ئەوانەی دێنە سەرچەقام سەرکوتیانکەن غەرامەیان بەسەردا بسەپێنن و حکمی قورسیان بەسەردا بسەپێنن بێگومان یەک لە خاڵەکانی ئەم لایەحەیە سزا سەپاندنی حکمی قورس و سزای قورس بەسەر ئەوانەیدا بدەبێت کە حازرن حیجابی ئیجباری قبول بکەن پێتان وایە سەرکەوتو دەبێت کۆماری ئیسلامی لەمبارەوە ئەگەر لەم 44 ساڵەدا کە لە ڕێگای جۆرباجۆردا هەوڵیدا ئەم حیجاب ئیجباری و یاسای ئیسلامی بەسەر خەڵکدا بسەپێنێت سەرکەوتو وایە لەمەشتا سەرکەوتو دەبێت 44 ساڵدا لە خوێندنگاکاندا چوار 5 کتێبی قورئان و ئەندیشەی دینی و زندگی ئیسلامی و سەبکی زندگی ئیسلامی بە منداڵ لە کلاسی یەکەوە هەر منداڵ چاو دەکاتەوە دەچێتە قوتابخانە دەیکەنم مشکی منداڵەوە بە هەر ڕێگای بە تووکەشەق و بە شەڕ و بە زۆر منداڵ ناچار دەکەن کە ئەو شتە کۆنەپەرستانە کە قەت لە گەڵ یاسا و لەگەڵ مافی مرۆڤ و لەگەڵ عەقڵی مرۆڤدا ناگونجێ منداڵ بیخوێنێت و بەهاوڕی پێ بکات و قبوڵی بکات کە ئەگەر تۆ حیجابت نەبێ کۆمەلگا بە فیسادا دەکێشی ژنێکی بێ حیجاب بێ ئەوە زڵم لە کۆمەلگا دەکات ژنێک بێ حیجاب بێ لەو دنیادا دەچێتە جەحەندەم مار لە سەر قژیەوە هەڵدەواستن و هەموو ئەمانیان پێ دەڵێن بەڵام بینیمان لە دوای ئەم 44 ساڵەدا ژنان چه هەموو ژنان لە ژنانی دەهەی 60 ژنانی دەهەی 70 ژنانی 80 و هەروەها تەنانەت دەهەینەوەت هەمویان دژ بەم یاسایە وەستاون هەم ژنان و هەم پیاوانیش ڕاستە بەشێکی کۆمەلگا بەشێکی بچووکی کۆمەلگا هێشتا لایەنگری حیجابە بەشێکی حیجابی قبوڵە ئەمە ڕاستیەکە بەشێکی هێشتا لە فکرێکی کۆنەپەرستانە دانێ بەشێکی پیاوان هێشتا پیان خۆشە ژن سنووردارکەن ژن لە تۆی حیجاب و چاشەودا بپێشنەوە نێڵن لە ماڵەوە سەر دەربێنێ ئەویان پێ خۆشترە ئەمە ڕاستیەکە ئەمانە کۆمەلگا لە حاڵێکیدایە کە زۆربیان بەرەو دژەدینی دەڕۆن ئیسلام زودایی خەریکە لە کۆمەلگای ئێراندا بەڕوونی خەریکە ڕوو دەدات بەڵێ هاوڕشی واگەرمە و لاسان حتمما پرسیارتان بۆ من دروست کرد با بزانین هاوڕێ ڕۆیە چۆن ئەڕوانێ بۆ بابەتە ئێوە پێتان وایە هەدەفی ڕژیم چییە لەو لایەحەیە هەدەفی جمهوری ئیسلامی تەرس و وەحشەتە لە ناو ئینسانەکانە مەخسوسەن ئەزانێ هەروەها شیوا باسی کرد نزیکە بەرحاڵ لە ساڕۆژی وەختە ژینە و مردم ئامادەگی کریاگە خۆیان ئامادەکەن لەو ڕۆژە بەرحاڵ تەرح و نەخشەگەلێکیان هەست کە بڕژنە قیابەنەکە مەسایلگەل مەدەنی هەست کە مەترەحە کردێەوە گەرەکیانە باسیکەن و دەرخاستیکەن وەختی شتێ وابینە شتێکی بەو یانێ بەلای منەوە تعجب نییە وەختی شتێ واهات چونکی جمهوری ئیسلامی بەرحاڵ لەم مدەتە ئەم تەفرەقەی بین خۆیانە بووگە باعیسەوەیژە کە بەرحاڵ نیشانی بە جەماعەتێ لێنا بیژن ئێمە ئیسلامترین ئێمە باشترین ئێمە ئەتوانین ئەم خیزشە بە کۆنترۆڵ دەربێرین ئیسە خیزشەکەیان ئەوان هەمیشە لە ئەوەڵی ئەنقلاب 44 ساڵت بە تەرس و وەحشەت و شکنجە و ئێعدام ئەمەیانە پەرەداگۆ ئامادە بووگن
مردم چاوترس نییە لەوە مردم عادی بوو گەسۆ بۆیان کە بەرحاڵ ئەم ڕژیمە هیچ شتێک ناتوانی بیژی ئیمکانی نیە ئەم ڕژیمە بەسەریان نێرێ لە کوشتن بێ لە شکنجە بێ حتا لە تەجاوز بێ لە بێن هەموو کارێکی بەسەرەوە مردمە کردێتەوە مردمە جێگەتریانە شتێتریانە کە لە دەستی بن یانێ ئەو ترسیانێ نییە ئەو وا هەمەیانە لە حکوومەت نییە هەل لەیسە مشخصە بە ئەوە کە تەزاوراتەکانە لەوەکە هەمیشە ئاعترازات وجودیە و بووگە لەوا ترسێ کە ئەمە جەماوەریکی فرەتر بەدەست بێت لەوا ترسێ کە بەرحاڵ ئەمڕا ملیۆنها بێتە دەرەوە ناو خیابانەکان و شەقامەکان نەتوانێت کۆنتترۆلی گەرەکە هەل لەیسە و گەریکە چاوزەهرێکە لە مردم بترسنێ بۆ نۆعە ئەخر حکوومەتێکە وەعزیەتی اقتصادی واقعاً خراوە ئالەم شەرایطە ناچێت کڵێ جەماعەتێکی فرە چەژن چە پیاد استقدامکە بە حقوقێکی 12 ملیۆن لە مانگە لە حاڵێکە حقوق کرێکارێکی کە سەرسەد تایوارە کارەکە 6 ملیۆنە لە ناو جامعە یانە ئەو دوو بەرابەر حازرە پوڵ بۆ سەرکوب بۆ گردن بۆ خەفە بۆ وەکە ئاعترازکەن تووە منتەقەکان بگرن ناو خیابانەکانە پەخشۆ بنۆ ڕاحەت بتوانن کە بەر بە بێحجابی بگرن لە حاڵێکە بێحجابی هیچ نەیانتوانیگە بەری بگرن بەو گشتە فشارەوە ئێترێتە سەریان ئێمە فیلمەکان نەوینین کە ڕاحەت جوانەکان ژنەکان بە بێحجابی یانە ڕووسەریکی ناسەک یایەنە 2 ملیۆن هانە ناو خیابانەکانە ئەگەڕن قەشەنگ لە بەردە مەڵاکە ڕەت دەوێت قەشەنگ بەسەر پەتی یعنی ترسی شکیاگە غێرە ممکنە ئەم مردمە ئەم جەماعەتە بخاتەوە ماڵ جمهوری ئیسلامی بە هەچێ کارە گەرەکیە تەلاشکە بۆ ئەوە کە بەرحاڵ خەفەخانکە بۆەوە کە مردم بترسێ نەتوانێت و هەم زمانیش بەشێکیژی اقتصادی واقعاً جمهوری ئیسلامی وەعزیەتێکی اقتصادیی نابەباریەس گەرەکی ئەم جەریمەگەلە لەم لاو جەریمەکە کە بتوانێت پوڵەوانە بەوە ئەستەقدامیانی کردگە کە بڕێ مەسەڵەن بگرێ ئازار و شکنجەیان بە یا بێ حرمەتیان پێ بکە کابرا بەخۆی ئیجازە مەسەڵەن ماس بڕژنێتە سەر کەنیش ناو مردمە بانکە دەسێ کوتێکی خوا و 10 ملیۆن قسەی ژیان پێوتەکە فیلمەکانتان دیوێ لە ئینگەل مەجازیە یانێ مردم چاوترس نەوتن لە جمهوری ئیسلامی عادیە بووگەسەوە بۆ یان نەزانن هیچ شتێکتریان لە دەست نییە بەرحاڵ هەرچێ بەڵا بەسەر مردمەکەی هاوردە و مردمی ژۆختە لە بەرابەریەوە سێ و ئەم مەسئلەیژە 100% بازم وەک باقی تووە و ئەو سیاسەتە کاتری لە عەرزی ئەم 44 ساڵەکە بەدەستیاوەرگە ئەمیش بەهینەوێت باتڵەوێتەوە چونکە ناتوانێت جمهوری ئیسلامی فقط مەسئلەی حجاب نییە مەسئلەی فرچ نێتوانگە جواوبووی مردم بێتەوە بەڵانە مەسئلەی بێکاری مەسئلەی مەسکەن مەسئلەی دانیجوان کە ناتوانن نۆختە پوڵ یۆختە این هەزینە دانشگایان نۆختە ڕاحەت بیدەن مەسئلەی ئەوە کە بە هەر حاڵۆختە لە کوردستانە کۆڵبەرکە هەر ڕۆژە ئەکوژگێت و معتەرزن بازنشستەکان کە ساڵیانی ساڵە زەحمەتیان کێشاگە حقوقەکانیان نۆختە کەفایەتی زندگیکی عادی ناکا کە نان بشک لە بانکەکەیانەوە بێت بە هەر حاڵ كل اعتراضات وكل تشتغلتر هسه دسي دا بدسيكو كجمهوري اسلامي قريت بنوعك بهالحال او بشارقلك كموكاتر يعني قريت توجهك بتشتيت رجلك كل حالك مردمي ايران دواج قيزشي جنبشي جينا زور وهما يعني كمو بقصة زور آگاهانة ترتين اما يعني زور هنا كان نظر خاصة كان يعني لحكومة اختار روشنترو روانترا نترسرا نقطنا برو اتحادیان باشتره به هر حال نسبت به گذشته خو مولین جاری نیه که به هر حال وقت جنبش نبوه یا اعتراضات نبوه 44 سال اعتراضات چامان پیو بوگه هر چند سال جاری اعتراضاتی که گوره مردم شهیدی داگه مردم وقت زندانی کشاگه اعدام دریاگه ولی هر دفعه جمهوری اسلامی خوی گرگه سو به نوع اصلاح طلبانه ناو خویانه جمع جور بگنه سو پیش یکیان گرگه که مردم به هر حال خنو ناو بردن ولی ام دفعه كاملا فرقك هيك وقت اما شاهدي جنبشكي آوا خيزشكي آوا مردمي ومرز راتكي نبوغا هاو پشتي هاو طبقاتي هاو فكري زور بوغا مسألة جن لجامعة ناتواني تشاقوش نيلي جمهور اسلامي بنظر من اما تشيكي واقعيته ومردم آگاهترين العنو وعزيتي شبكة لقط انترنتي وشد فراوانا راحد مرد متواني هموش تفيبه يعني قبلا كاخدا
باس لەسەر قورعان و نازانم شێخ و مەشایخ بوو کابراگە مناڵێکی نەخۆشوای بچێت ئیسا زانێ هەر خودی ئەو مەڵە خۆیەکی لە باشترین بیمارستانەکانی دەرەوەی وڵاتە ئەمەڵ جەڕاحیە کات و هۆش خۆیست وەلی مناڵ ئەو بۆشێ بڕێ بە کوچکێ یا بە مجسمەی ئەشێختە باوەڕکە کە شەفا هەیەکە یعنی ئەطلاعاتی عمومی فرە بووگە دەرکی ئەنسانەکان فرەتر بووگە و ڕاحەتتر ئەتوانن لە بەرابەری خاستەکانی خۆیانەوە بێسن و مقاومەتکەن من پێم وایە ئەمە نەتیجە ئامیز نییە بەرعەکس ئەوێتە باعثەوە کە مردم فرەتر لە ئەو ڕاکانتر وەختە فرەترۆختەین بن ئاعتراسکەن و تووڕەیان کەن کە بتوانێ ڕاحەت ئەم مەسئلەیژە بە شکست هین بێ یانە دارێکە کە هەڵی گرگە بۆ قەی لە واقعە. بەڵێ سپاس هاوڕێ ڕۆیە حتمما تێمە بۆ لاتان هاوڕێ شیوە هەر بۆ قسانەی کە هاوڕێ ڕۆیە و خۆشتان باستان کرد ئایا بەم گوشارانە دەتوانێت پێش بەوەی بگرێت کە ژنان و خەڵکی شۆڕژگێر بۆ ماوەیەکی تر دووبارە بێنەوە سەر شەقامەکان؟ بە دڵنیاییەوە بە دڵنیایی تەواوەوە نا هەرگیز لەمە 44 ساڵیدا کە کۆماری سێدارە هاتوتە سەرکار هەرگیز خۆپیشاندان و خەباتی خەڵک دژی ئەم ڕژیمە نەوەستاوە هەرگیز نەوەستاوە ڕەنگە لە ناوخۆی ئێران لە ناوەندی ئێران وەکو ئیسفەهان شیراز تاران ئەو جوڵەیە وەکو شوێنەکانی تر نەبوو بێ بەڵام لە کوردستان لە بەلوچستان لە خۆزستان لەمانە شۆڕش هەمیشە بووە خۆپیشاندان بووە خەبات بووە هەرگیز نەوەستاوە سەرڕای ئەو سەرکوتە وەحشیانەی کە کردویانە ئەو هەموو جەنایەتە کە کراوە وەکو ئەوەی کە لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە کوردستان و بەلوچستان کراوە لە تورکەمەن سەحرا کراوە سەرڕای ئەوەی کە لە دەهەی 60 لە خاوەران و ئەوانە کراوە ئەو هەموو لە سێدارەدان و ئێدامەکرا دوایی لە 1970 یعنی ئەگەر بیت مێژووی سەرهەڵدانەکان لە ئێران و مێژووی خەباتەکان تواشا بکەی دەبینی تەنانەت 2 ساڵیش نەبووە کە یەکسەر هیچ خەباتێ نەکراوێ شۆڕشێک نەبووێ کرێکار خەریکی خەبات بووە خەریک خۆپیشاندان بووە خوێندکار و دانیشتوو خەریک بووە بزوتنەوەی ژنان هەر بووە ژنان هەر چالاکیان کردووە تەنانەت بردویانەتە چوارچێوەی چالاکی مەدەنیەکانە وەک فێرکردنی زمانی کوردی وەک جلوبەرگی کوردی وەکو مۆسیقا هەوڵیانداوە لە ڕێگەی پاراستنی کەلتورەوە درێژە بە خەبات بدەن بە جۆرێک بەرامبەر ئەو کۆمارە ئیسلامی و سیاسەتەکانی بوەستن و لەم ساڵانەی دواییدا لە بەرێکەوە شۆڕشەکان گەورەتر بوو ڕێکخراوتر بوو دیارتر بوو ئامانجەکانی دیارتر بوو بەربڵاوتر بوو زیاتر هەم ناوچەی زیاتری لەگەڵ خۆی پێوەستە کرد و هەم چینی زیاتر هەموو تەبەقەکان وردە هاتنە ناو ئەم شۆڕشەوە هەر وەک دادەڕۆیاوتی لەم بزوتنەوەی ژینە وەکو بزوتنەوەیەکی دوو تایبەتی جیاوازی هەبوو یەک هەم بزوتنەوەیەکی زۆر ژنانە بوو داواکاری ژنان لەسەرەوەی هەموو داواکاریەکان بوو و هەم ئەوەی کە هەموو ناوچەکان هەموو بیر و باوەڕەکان و هەموو چین و توێژ و تەبەقاتی کۆمەڵگا و جامعی لەگەڵ خۆی کێشە هەموو هاتن هەموو تەبڵی بوون و سیاسەتێکی تەفرەقافکەنی جیای خوازی کۆماری ئیسلامی کە هەوڵی ئەدا بەلوچ و ئازەری و تورک و عەرەب و کورد لە یەک جیاب کە یان کاتە دژمنیەک ئەوەش شکستی هێنا هەموو زانیان کە چیان گەرەکە و هەموو زانیان کە دژمنیان کێیە بەڕای من ئەگەر دارودەستەی سەڵتەنەت تەڵەب نەهاتبین و بە سیرکی وەکاڵەت و نازانم شتیوە و کە بە یارمەتی سلبریتی و سلبریتیە مزدورەکانی ڕژیم کە خۆی نردیانە دەرەوە ئەو بزوتنەوەیە تووشی لادان نەکردای بێگومان سەرکەوتووە بوو بێگومان سەرکەوتووە بوو و قەت ئەم هەڕەشەکان هەرگیز ناتوانێت مردم پاشەکشە بە خەڵکە پاشەکشە بە داواکاریەکانی بکە یەک ئێمە لەم ساڵانەدا بینیمان کە ئەو هەموو شکنجەیە ئەو هەموو ئەدامە ئەو هەموو جنایەتە پاشەکشێ بە خەڵک نەکرد بەڵکو خەڵکی زیاتری هێنامەیان لە هەر بزوتنەوەیک و هەر سەرهەڵدانی خەڵکی زیاتر هاتە مەیدان چالاکیەکانی زیاتر کرد و هەموو جارێ هێڵی سووری زیاتریان بەزاند زۆر بە ئاشکرایی دروشمەکان ڕووی لە خامنەی بوو ڕووی لە بنەڕەتی نظام بوو ڕووی لە هەمووی گرنگتر لە هەمووی گرنگتر ئێمە دەزانین کە خامنەی تەنیا یەک کەسە تەنیا ڕواڵەتێکە لە پشتەوە زۆر دەستی زیاترە بەڵام ئەوەی گرنگ بوو بنەڕەتی کۆماری ئیسلامی کە دینە کە ئیسلامە خەڵک ئەوەی نیشانەگرت خەڵک ئەوەی پێکا دەیەوێ ئەو سیستمێکە لەسەر دینە لای ببات سیستمێکە لەسەر سەرمایەداریە لای ببات سیستمێکە لەسەر پیاوسالاریە لای ببات
ئەو بۆچە کۆماری ئیسلامی ئەو هەموو جەخت لەسەر حجابی ئیجباری دەکا سەرپۆش لەسەر ژنان بێت یان نەبێ لە ڕواڵەتدا چی دەگۆڕێ ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمی سەرمایهداریە کە مرۆڤەکان بە خاوەن جستەی خۆیان نازانێت جستەی مرۆڤ شتێکە بۆ سەرمایهدار کە کاری بۆ بکات تولیدی بۆ بکات خەڵک نابێ خاوەن جستەی خۆی بێ خۆی بە خاوەنی جستەی خۆی بزانێ ئەو جستە دەبێ هین سەرمایهدار بێ هین نظامی سەرمایهداری بێ بۆیە ئاوا لە بەرامبەریدا دەوەستێ بۆ ئەوەی کە مرۆڤ نەبێ بە خاوەن جستەی خۆی حەق مالەکەتی لەسەر جستەی خۆی نەبێ بەڵام مرۆڤەکانیش خەڵکی ئێمەش بە تایبەت لە کوردستان و بەلوچستان کە دەبینین باش لە هەموو شت ئاگان باش ئەزانن کە چۆن دەبێت بەرەوڕووی ئەم سیاسەتە ببنەوە و چۆن دەبێ مافی خۆیان بەدەست بێن و مافیان چییە ئێستا خەڵک بە باشی دەزانێت کە مافی چیە و چۆن دەبێ خەباتی بۆ بکات هەروەک بینیمان لە ئاگرەکانی دارستانەکانی مەریوان زیاتر لە هەفتال چەند خەڵک چوون بۆ جاننەوەی ئاگر و بەرام ئەوەی کە نەهێڵن پیلانەکانی ڕژیم سەر بگرێ پوچەڵی بکەنەوە زیاتر لە هەفتا لە سەدی ئاگرەکان بەدەستی ژنان کوژرایەوە چونکو ژنان لە بەندی ماڵ و چێشخانە دێنە دەر خۆیان سازماندەهی دەکەن تەشکیلات دروست دەکەن و دێنە مەدانەوە دەتوانن کارێکی هەماهەنگ تەشکیلاتی بکەن لەم شۆڕشی ژینە زیاتر هەواڵەکانی شکنجەدان و تەجاوز و کوشتن و پارچە پارچەکردنی خەڵک لەلایەن خودی دەستکاوە دەستکاکانی ڕژیمەوە بڵاو دەبووە وێنەکان لەلایەن خۆیانە بڵاو دەبوو بۆ ترس خاتە دڵی خەڵکەوە بەڵام ئایا توانیان خەڵکەنە ماڵەوە نا خەڵک هەمیشە لەسەر شەقام بوو زیاتریش دەهاتن من خوێندمەوە کە گیان بەخت کردو محەممەد حسێنزادە لە بووکان چاوێکی لە دەستا بوو گوتو بازم دیسان چووە و ناو خۆپیشاندەکان خۆپیشاندان گوتو بووی چوە سەر شەقام گوتو بووی ئەگەر ئەم چاوە کەشم لە دەستا دەستم بگرن بمبەن کە دوجار گیانیشی بەخت کرد پس خەڵک ناترسێ قەت خەڵک ناترسێ نە لە ژن و نە لە پیاو نە لە پیر و جوان ناترسێ هەر دەبینین یەک ڕۆژ نییە کە لە ئێراندا ئێستا خۆپیشاندان نەبێ هەر ئێستاش ڕۆژێک خانە نشینەکان لەسەر شەقامن ڕۆژێک خوێندکار لەسەر شەقامن ڕۆژێک ژنان لەسەر شەقامن ڕۆژێک کرێکار ڕۆژێک شۆفێر ڕۆژێک مامۆستا و معلم لەسەر شەقامە و اعتساب بکات قەت ناتوانێت بەری پێ بگرێت بچیکە لەوەیشا باری ئابووری گەیشتوتە دوالووتکەی خۆی وشاری ئابووری لە دوالووتکەی خۆیە پێم وابێ تەنانەت پێویستی بەوەیش نەبێت کە کارێکی زیاد بکرێت لەلایەن خەڵکەوە ئەو دۆخە ئابووری خۆی لە خۆیدا چوارچێوە و ساختاری ئەم ڕژیمە هەڵدەتەکنێ هەڵی دەوەشێتەوە بەڵێ زۆر سپاس هاوڕە شیوا هاوڕێ ڕۆیە بەو قسانەی کە هاوڕە شیوا کردی ئەوە و بەو شتانەی کە باسی کرد پێتان وایە بەو تەجروبانەی کە لە یەک ساڵی ڕابردوودا بۆ ژنان و بۆ خەڵکی تێکۆشەری ئێران هاتووەسە پێشەوە بەتایبەت کوردستان ئاسۆی ڕوونی بزوتنەوەی ژنانە بێ بۆ داهاتوو چی بێت یەک پارچگیە زۆر مهمە بەڕاستی ڕۆڵێکی فرەفرە دەستنیشانیانە ژناندا ئەنە لە جامعە هەرەوە کە مەرزەکانیان شکان هەرەوە کە بەیەکەوە هاودەردیان کرد هەرەوە کە دەردی کوردستان دەردی ژنانی کوردستان وەسە دەردی ژنانی بەلوچستان یا لۆرستان تدانم یا حتا ژنە تارانیەکە یا هینسانیەکە خۆ ئەوە نییە کە هەموو لە تارانە خۆشبەختن و ژیانیان لە باش و ژیانێکی باش بوونە سەرەوە ژیانی ژنان بە تۆر کولی لە جامعەیەکی فەشیستی مەسهەبی مەرسالارەی ئێران بە عام هەلە ناڕەحەتیە هەر یەکێ لە بەشێکە بەسیەت بە منتەقە و جۆغرافیای منتەقەکە لە چه ئەرسێکا بێ شاید منتەقەی کوردستان و منتەقەی بەلوچستان بە دەلیل ئەوە کە دەوڵەت مەرکەزی هیچ ئەهمیەتێکی پێ نەداگەوە وەعزیەتی بێکاری و چزانم فەقر و دەستەنی ئینسانەکان زۆرتر بەرچاو بێ تا نسبەت بەوان بەڵام یەک چتمان لە فکر نەچێ ژنان ئەم دەورە نیشانیاندا کە ئێمە ئەتوانینە بە یەکەوە هاوبەستگیکەین بە یەکەوە هاوکاریکەین دایکێک کە ڕۆڵەکەی لە سنا لە دەستا یا دایکێ ڕۆڵەکەی لە سەقزا لە دەستا هەڵەسێ ڕاحەت بە دڵ زەخمینەکەی و ئەچێت تەسکینی دایکێکەکە لە شارێترا لە شارێکی فارسنشینە کە قەبلەن ئەسەن شتێوە بە چاو ناخوریایان نەمانە ژنەک بە دلیل هەرەوە کە هەرواشی وە باسی کرد لە دلیلەوە کە دەوڵەتی مەرکەزی ئەو فەرق و جیاوازیە دانیا و هەچێ ڕۆژە پەبەگاندای ئەوەیە کە ئەمان چزانم سنی مەسەبن ئەمان وەختەشی عاموسەنن ئەم کوردە ئەم وەختە فارسە ئێوە ئەرجعیەتان فرەترە ئەمان مردمە کوژن ئەمان دینپەرستنی بە هەرچێ نۆعە خۆتەزانی لەم 44 ساڵە چێ کرد کە فەرق و جیاوازی خاتە بین ئینسانەکە
بین ملەتەکان. بەڵام ئەم دەورە مەسئلەی ژینە ئەم قیزشی ژنا ئەوەیە نیشاندا کە نەبا بە ئەم دەوڵەتە چەندێ 4 ساڵ دروی داگە بە ئێمە. کوردەکان ئەوە نین، بەلوچیەکان ئەوە نین، ئەوانش ئەنسانن باتەوە جۆ بە وەحدەتی جۆگرافیایان، بەڵام چاوپۆشیایی لێکریاگە لە دەوڵەتی مەرکەزی چاوی لێقوچانگە. مشکلاتی بۆیان کرێ مشکلیان هینی ئەوان لە ئێمە برترا حتا ئەویانە قبول کردگە فرێک لەوانە هەڵەسن تێن لە کوردستانە بە هەر حاڵوەخت مبارزاکەن یا تێن بۆ پشتیوانی نیشانەی چێت نیشانەیە وەسەکە بابە ئێمە درۆیان تەحوێڵمانداگە ئیسە چاو بازەکەین وەختی ئەڵعان لە ڕەسانەگەلا یە لە جێگەل ترەخت دانیشی گوێچکایی بە بەحث و گفتوگوی ئەختە تواوی ئەبسانەکان وا تێن لە کلاپاوت و لەم لاو لە لاقساکەن ئەوینن چەنێ بێخەبەر بووگن لە مەفرێک لە مەسائلەوە بە دلیلەوە دەوڵەت ئاگاهانە ئەو نوع تەبلیغاتیە کردێت کە ئاگاه نەوێ ولی ئیسە ئاگاهی ئەنسانەکان وەها چووگە سەر کە ڕاحەت ئەتوانێت قبوڵیکە و پشتیوانی یەکترینکە ئەو شتێکی مهمە قبلە نەبوو 44 ساڵ توولی کێشا تا ئامانە بە دەستاوەرگە ئەم دەستاوەرگە لە دەستاوەرگەلێکی کەم نییە من وەختی دەستاوەردێک گەلێکم بە ڕاحەتی لە دەستی نام پس گەرەکمە دەستاوەردگەلێکی فرەترە لە ئایندا لە نەتیجە ژنان بە نەزەر من وازانم ئەم ڕاکێترۆ زۆر سازمانده شده زۆر بە فکرێکی باستر و بە پشتیوانێکی کە لە جنبشی دانوجویان معلمین بازنشستەکان لەوانە فرەتر بە ئاگاهاترەوە بە یەکەوە هاوکاریەکەن بۆ کە بتوانن لە بەرابەری ڕژیمی جمهوری ئیسلامیە خاستە مقاومەتکەن و بە خاستەکانی خۆیان دەست بێرن. بەڵێ سپاس هاوڕێ ڕۆیە هاوڕە شیوە ئێوە ڕاتان چییە؟ من هەروەک وتم بەڕای من ئەم شتانە خەڵک ناترسێنێ هەروواکە لەم 4 ساڵەدا نەیتوانی خەڵک بترسێنێ ئەو سەرکوتەی کە بینیمان لە بەلوچستان کرا لە یەک ڕۆژدا زیاتر لە 100 کەسیان بە ئاشکرا پشت یان ئەو شتێک کە لە کوردستاندا کرا ئەو شتەی لە مەهاباد ڕوویدا لە سەردەشت ڕوویدا لە بووکان ڕوودا لە دیواندەرە لە سنا لە بەرچاو دووربینەکانەوە بۆ شێوە خەڵکیان کوشت دوای ئەو شتانە کە ڕووی ئەدا هەردەم هەر جنایەتی کە ڕژیم دەکرد خەڵکێکی زیاتر دەهاتنە سەر شەقامەوە تووڕەیی خەڵک قەت بەری پێ ناگیرتێت بێگومان ئەم شۆڕشیشەدا شۆڕشی ژینە کە بزوتنەوە نییە شۆڕشێکی تواو یەکپارچەیە قەت دانامرکێ هەرگیز دانامرکێ پێش جار وایە یەک شۆڕش لە بە پێی بارودۆخی کۆمەلگا و بە پێی بارودۆخی ناوچەکە 10 ساڵی پێ ئەچێ شۆڕش وا هەیە 5 ساڵی پێ ئەچێ هیچ شۆڕشێک بە ساڵێک و 2 ساڵ سەرکەوتو نابێت ڕەنگە ببینین جارێک لە وڵاتێکدا بە 10 ڕۆژ یان بە 2 مانگ خەڵکاتە سەر شەقام و حکوومەتێک گۆڕا بەڵام ئەوە پێشینەیەکی بووە پێشینەیەک چەندین ساڵەی بووە هەروواکە شۆڕشی ژینا پێشینەی چەندین ساڵەی شۆڕشەکانی تری هەبوو کە وردە وردە کۆبووە و بە دەریای شۆڕشی ژینا نەوەستاوە شۆڕش نەوەستاوە ئەگەر شۆڕشی ژینا بوەستایت ئەگەر شۆڕشی ژینا لە ناو بڕوایت ڕژیم بەم شێوەیە خەڵکی نەدەگرت ڕژیم بە ئاوا تەقالای نادا پەلەقاژێ ناکرد لایەحی حجاب تەسویب بکات بێت بۆ شێوەیە هێرش بباتە سەر ماڵی خەڵک هەر کەسێک تویتێک دابنێ یان لە سەر ئینستاگرام پۆستێک دابنێ بە پەلە بڕێ بیناسێتەوە بزانێت کیە بیگرێت خانەوادەیەک یان بەخت کردووان بڕێتە سەر بنە ماڵەکەیان یان خۆشتیان بگرێ دایکیان بگرێ تۆ هەروە سەیری بکە لە دایکانی شۆڕش چەند دەترسن لە دایکانی گیان بەخت کردو بنە ماڵەکانیان چەند دەترسن ڕۆژێ خۆشتیان دەگرن ڕۆژێ دایکیان دەگرن ڕۆژێ برایان دەگرن هەروەک بینیمان باوکی سارینا سعدی لە سنا دەستگیر کراوە هەروەک بینیمان ئەوانی تر و هەروەها دایکی کیان پیرفەلک هەر بێسەر و شوێن کراوە ڕژیم چەند لەو ژنە دەترسا یەکسەر بێسەر و شوێنی کردگەر دیار نییە ئەگەر شۆڕش نەماوە ئەگەر شۆڕش دامرکاوە ئەگەر شۆڕش کەستی هێناوە ئەم پەلەقاژیە بۆشیە ڕژیم بۆ هێندە دەترسێ بۆ هێندە پەلەقاژێ دەکا بۆ شێوە دڕندانەیە دەچێت هەموو چالاکان و هەموو ئەوانەی دەزانێت دژبەرن و هەموو شۆڕشگێڕەکان دەستگیر دەکات و حکمی زۆر قورسیان بەسەردا دەسەپێنێت و ئێدامیان دەکات و هەموو سناریۆی منداڵانە و پیس بەڕێوە دەبات وەکو ئەو سناریۆی وەکاڵەت و نازانم هێرش بۆ سەر شاچراغ و ئەمانە دروست دەکا بەڵکو بیر و ڕای خەڵک لەسەری لابات خەڵک سەرنجیان بکەشکێت بۆ لایەکتر ئەوکو ئەمە نەهێڵێ لە ساڵوەگەری شۆڕشدا شتێک ڕووبدا ئێندە ڕژیم باوەڕی بەمە هەیە کە
چەند ئەم شۆڕشە بۆی بورن خەتەرناکە مەترسیدارە و دەتوانێت بنەڕەتی هەڵتەکێنێ ڕەنگە خەڵکەی خۆی باوەڕی پێ نەبێ ڕژیم خۆی بە باشی دەزانێت ئەم شۆڕشە جیاوازە و دەتوانێت بنەڕەتی نەک هەر بنەڕەتی ڕژیم بەڵکو بنەڕەتی مەزهب و سەرمایهداریش لە ئێراندا هەڵتەکێنێت و ژێراوجووری بکە بە تەواوەتی میکانیسمەکان بگۆڕێ ساختارەکە بگۆڕێ خەڵک بە دوای ئەوەدا نییە کە بێت تەنیا ڕژیمێ بگۆڕێ کەسێک بگۆڕگێت جلێکی تازە کەسێکی تر بێتە سەرکار هەر بەم ساختارەوە نا ئەو ژنانەی هاتنە سەر شەقام گیانی خۆیان بەخت کرد بە چاونەترسی و بوێریەکی بێوێنەوە لە بەرامبەر ئەو ڕژیمە دڕندە وەستان بۆ ئەوە بوو کە دەیان هەویست وافی خۆیان وەکو مرۆڤ بەدەست بێنەوە لە بەرامبەر سیستەمێکی سەرمایهداری و پیاوسالیاری داوەستان دەبینێن ڕژیم مەسەڵەن بۆ نمونە لەم دوایەدا کلیپێک بڵاو دەکاتەوە کە ئەو ژنانەی بوونە سمبۆل لەم شۆڕشەدا و گیانیان بەخت کرد وەکو ژینا و نیکا شاکەرەمی و ئەوانی تر لە جلوبەرگی بوکێنیدا نمایش بدات بۆچی جلوبەرگی بۆکینی مانای چیە ئایا ئەو ژنانە دوالووتکەی ئامانج و ئاواتیان ئەو بوو کە بمن بووک لەگەڵ پیاوێکدا بژین یان خۆیان بڕازێنەوە بۆ پیاوێک و بۆ شێوازەی کە پروپاگاندای سەرمایهداری ژنی دەیەوێ ژنوا بێ ئەوەیان دەویست نا ئەوان بۆ ژیانێکی باشتر بۆ ئەوەی کە وەکو مرۆڤ بژین و هەروەها بۆ ئەوەی یاسای پیاوسالاری سەرمایهداری بشکێنن هاتنە سەر شەقام و گیانی خۆیان بەخت کرد هەموو ئەوانش کە دێتە دەرودەی بینین و دەیانەوێ لەڤەلی ئەم شۆڕشە بێن نەخوارەوە و بیکەن بە شۆڕشێک بۆ گۆڕینی کەسەکان هەمووی پروپاگاندای خودی ڕژیمە بێگومان ئەوە خواستی خەڵک نییە هەرگیزیش حەت تەنیا نیشانە بەڕای من هەر ئەوەسە ئەو ترسەی ڕژیم نیشانەی زیندووبوونی شۆڕشە نزانی نیشانەی ئەوەیە کە شۆڕش لە خەریکی بەرەو پێشچوونە هەر قەت نەوەستاوە و ناوەستێتیش بەڵێ هاوڕشیوە دوایی دەگەڕێمەوە لاتان پرسیارێت ترماوە لێوە یەکەم هاوڕێ ڕۆیا بۆەوەی بزوتنەوەی ژنان بێتە بزوتنەوەیەکی جەماوەری و کۆمەڵایەتی پێویستە جەماوەری ژنانی زەحمەتکێش بە ملیۆن بێنە مەیدانی خەباتەوە ئەمە چۆن دەکرێت کە ئەم ژنانە بێنە مەیدانی خەباتەوە لە داهاتوودا بۆ هاتنە مەیانی ژنان کە باس لە جەماوەری ژنانەکەین بێنەمەیان چەندین چت مهمە یەکێک ئەوە کە جامعە ئامادگی ئەوەیە بێ ئەشێ ئەوە بە ئەرزیابیکەین ئایا جامعە هالەو سەدحاکە ژنان بە تۆری کولی بە میلیۆنها بێنە ناو خیابانەکان پێتان وایە ئێستا ئامادگی نییە ئامادگی هەزوەێ بەو شێوە کە ئەشێ بێت نییە ئەوە نەزەری شخصی خۆمە هۆکارەکەی چیە هاوڕێکارەکەی ئەزین چی وەعزیەتی جنبشی کرێکار جنبشی کرێکار ئەو جۆرە واشە بێتەمەیان ناتکەمەیان بەڕاستی یەکێک ئەوە تەئسیریە یەکێکی مەسئلەی ترە مەسئلەی فەقر لە جامعە فرەفرە ئێمە جامعەی کە فەقری تیابێ جامعەی کە خانەوادە بۆ نانی شەو محتاجە خۆی ئاتە دار و هەردا بەخاترەوە نان بێرێتەوە مناڵەکانی تێرکات ئامادە ئەوە نییە تۆ ئەگەر گەرەکت بێ جنبش خەیتە کار ئەگە گەرەکت بێ بە هەرحاڵ خیزشێکی ملیۆنی ساسکەی احتیاجێت بە چەندین چێت یەکێکی مەسئلەی ڕەفا مەسئلەی ئەکۆنۆمیەکەیان حەلکریاوی یەکێکی جنبشی کرێکاری منزورم فقط کرێکار باهێنی ئەووا من و تۆ تەسویەکەی نا جنبشی جەماوەری کرێکار لە جامعە ئەشێ گشتی بێتە سەدحێکە بە یەکەوە هاوکاریکەن بتوانن تواوی جنبشەکانتر لە ژێر هێنێکە چەترێکە جەمیان کاتەوە بۆ ئەوە احتیاجێت بە فراوەری بە ئەوڵەن سازماندەیەکی فراوان لە ناو ئەم سازماندەیی کەنگێ لە ناو ئەقشاری جامعە چ لە باز نشستەکان معالمین ژنان چودانە محیتی زیست کە ئەلعانە زۆر شتێکی زۆر بەرچاوە یعنی وەعزیەتی محیتی زیست وەعزیەتی بێئاوی لە فرێک جیەکانی ئێران کە بێئاوی بێدا دەکەن مردم مناڵ یەمرێ تا کیلومترایەکی بەخاترەوە دەلیتر ئاو بێرێ ئاوی شرینیان نییە وەعزیەتی ئەوانە شەوانە بەچاو بینی بەخاترەوە نییە وەختی دەردەکان هینە پەخش و پەواوە یانێ دەردی کە لە کورسانە هەست
لە مەناتق گەلترانێن دەردێکە لە بەلوچستانە لە مەناتق گەل نییە ئەم دەردگەلە ئەشێ بتوانی بە فراوانی پەخشی کەیتەوە نە دەردەکان منزورمەوەسە ئاگاهی ئینسانەکان سیاسی بوون لەسەر مەسائلی هەم هاو بەشی یانێ هاو بە یەکە هاو فکری بی لەسەر مەسئلەی ژینا مەسەڵ باس لە مەسئلەی ژینکریا لە تواوی سەرتاسەری ئێرانە ئەم مەسئلە وجودی بوو وەلێ مەسئلەی بێئاویشای لە بازە مەناتقا بێ لە بازە مەناتقان نەوێت مەسئلەی محیطی زیست لە بازە مەناتقا هەست لە بازە مەناتقان نیە مەسئلەی نازانم بێکاری لە هەموو جێگێکە وەک یەک نییە ئەمانەشی سازماندەهی بکرگێ ئەتوانی لە تەکیا کارکەیەشە نیروی مبارزی جامعە نیروی یەختە مبارزی ئاگاه و ڕۆشنفکری جامعە ئەشێم ئطلاعاتگە لە ڕەسانەییکە ئەشێ هاوکاریکە ئەشێ بتوانی جنبشی کرێکار بە یەکە و پەیوەستی بە یەکەوە کە بتوانێت ئەو جەماوەریەوە ئێمە قسە لەسەر سەرنگونی جاڕینەکەین حکوومەتی جمهوری ئیسلامیەکەین چونکەوە خاستی مردم دان لە سیستمی جمهوری ئیسلامی شعارەکانیانەوە بوو کە تواوی نظامی جمهوری ئیسلامی ئەشێ نابوت کردێت و ئەوە پشتیوانی هەم مردمی گەرەکە لە ناوە لە مەرحەلەی ئەوڵاکە زۆر مهمە دووهمینی ئەچیتەوە سەر مەرحەلەی وەختە دەرەوەی وڵاتەکان دەرەوەی مەرزەکان ئایا هەست ئیمکان ئەوە هەست کە دەرەوەی مەرزەکان چاوئینکە یارمەتی دەهەندە بێت ئەلعانە نایبینم من لەو حەدا ئەلعانە وڵاتگەل دەرەوەی وڵات قەتئی مەسەڵەن فرێک ارتباطاتی اقتصادیان نەکردە لە تەک ئێرانە ئێران دروستە لەبارەی اقتصادی و وەعزی لە ناوە داغانە وەلی وەهانیە کە بکەفێت زەمانێک وەعزیەتی وایە پێتێ بە نەزەر من کە لە دەرەوەی وڵات ئەوانەوە تەکیا ارتباطی اقتصادیان هەست بیوێستنە تەکیا قەرارداد ئیمزا نەکردێ وەختی قەرارداد ئەوە ئەتوانێت کاریگەر بێ لەسەر سەرکەوتنی ئەم شۆڕشە پێتان وایە ئەگەر وڵاتێک قەراردادێک تە کۆمار ئیسلامیە نەنووسێت 100% ئەوە چگەلێکی زۆر پایەی و ئەساسیە لە جامعەیەکە کە گەرەکت بێ بۆ ئەوە دەستاوەریت بێ ئەو مەسایلگە لە شتێکە کە واقع بینانست ئەشێ بیبینی بەهەرحاڵ کە چگەلێک کە بافتی حکوومەت نیگا تێرێ اقتصاد گەورەترین پایە ئەساسی حکوومەتێکە وەختی ئەلعانە واسە وەختی تۆ لە هەشتا بەهەرحاڵ قەراردادەکان ئەشێەوە بیژم پێدا قەراردادەکان لە ڕۆژێکم جنبشی ژینا شروعی کرد قەراردادەکان بۆ شێوەوە ساڵیانی گذەشتە بوو لە دەرەوەی وڵاتە ئەیانی چه ئوروپا چه کشوەرە عەرەبیەکان تەک ئێرانە دانیشتن قەراردادیان نووسی بۆ شێوە نییە کەمەوە بگەسە وەلێ ئەوە نییە کە بیژم پایە اقتصادیەکەی وها پێکردگە کە من ئێژم جمهوری ئیسلامی ئەڕۆکنێ بەخاترەوە جنبشی من ئەوڵەن بە فکری من بە نەزەری من ئەساسەن لە بان مردمی ئێران و خۆی تودەی مردم ئەسڵ کارە بۆ نابودی جمهوری ئیسلامی بەخاترەوەیژم متحد بوون سازماندەهی شدە بە تەشەکلاتێکی گەورە هەر لەیسەوەشێکە خەریک بن تەشەکلاتی دروستکەن کە بتوانن ئەمە ئەدامە دەهەندە بێ بتوان لە بەرابەری و مقاومەتکەن ئەمانە گشتی دەساتە دەستیەکە بۆ ئەوەکە جمهوری ئیسلامی نابودکەین وەلی بۆ باوەڕە هەم جمهوری ئیسلامی نامێنێ بە دلیلەوە بافتەکانی ڕۆژ بە ڕۆژ باریکتر و ناسکترەوێتەوە بە دلیلەوە تەفرەقە لە ناو خۆیانە هەست خۆشیان باوەڕیان بۆ سیستم خۆیانە نیە بەڵام بۆ مانەوەی خۆیان بە هەچشتیش دەسەوەن بە هەر خشونەتێک و هەر هێنێک بۆ مردم کە بتوانن تاو جێگە بۆیان نەکردگەن ماهریکەن و بتوانن حکوومەتکەن بەسەر مردمەوە وەلێ باوەڕم بۆ چەند شتێکە مەترەحم کرد بەڵێ سپاس هاوڕێ ڕۆیە هاوڕێشیوە داهاتووی ژنان لەم شۆڕشا چۆن دەبینن پێتان وایە ژنان ڕۆڵێکی بەرچاویان دەبێت لەم داهاتوودا بێگومان پێشوو بەڵێ بێگومان ژنان لە هەموو بزوتنەوەکانی ئێراندا لەم ساڵانەدا دەوریان بووە ڕاستە لە شۆڕشی ژینا ئەم دەورە بەرجەستەتر بوو بەرچاوتر بوو دیارتر بوو هەم لە هەموو لایەنێکەوە هەم شێوازی بەشداریکردنی ژنان و هەم کاریگەریەکانی بەرچاوتر بوو زیاتر کاتە پێشچاو بەڵام هەر پێشتریش بووە ژنان هەر لە پێشترەوە لە ساڵانی زووترەوە بۆ مافەکانی خۆیان هەوڵیان داوە ئەگەر ژنانی ئێمڕۆ دەستکۆتێکیان هەیە ئەگەر مافیان هەیە بەڕای من هەمووی بەهۆی
هەوڵ و خەبات و قوربانیدان و گیانبەختکردنی ژنان بووە لە دەیەکانی پێشترا بەرەکان نەسڵەکانی پێشتر هیچ حکوومەتێک هیچ کۆمەلگایەک خۆی لە خۆیدا نەهاتووە مافێک بدا بە ژنان هیچ مافێک ئەمە هەمووی دەستکەوتی خەباتی خۆی ژنان بووە ئەگەر مافی دەنگدان هەیە ئەگەر مافی شۆفێری هەیە هەر مافێکی سادەی تر مافی کارکردن بۆ ژنان هەیە هەمووی بەهۆی ئەو ژنانەی بووە کە ڕچەشکێن بوون خەباتیان کردووە ئەمە لە ساڵانی زۆر پێشترەوە بووە و بەردەوام بووە هەرگیز نەبراوە بەردەوامیشە بێت و زیاتر ئەبێ ژنان لەم شۆڕشەدا زیاتر باوەڕیان بە هێز و توانای خۆیان هێنا خۆیانیان ناسیەوە توانەکانی خۆیانیان ناسیەوە توانیان خۆیان سازماندەهی کەن هەموو شت ببنە پێشەوە توانیان بێنە کۆمەلگا و بێنە ناو سەر شەقام و باس لە خواستەکانی خۆیان کەن خواستی جەستەیی بە جەستەی من هی منە من ئەم ئیجابە ئیجباری من ناوێ لە شۆڕشەکانی پێشترا ژنان نیان دەتوانی بۆ شتێوازە ئاشتکرایە ڕاشکاوانە بێن و بڵێن ئێمە ئەم حجابی ئیجباریمانە ناوێت چونکە بافتی کۆمەلگای ئێران لە خۆیدا بافتێکی تۆ مەزهبیە تەنانەت پێش ئیسلامیش منزور لە بافتی تەواو مەسهبی منزورتەوەیەکە بافتەکەی زۆرتر پیا و سالاری بوو کە ئێستا پیاوان بڵێ پیا و سالاری بوو مەسهبی بووە داخوازیەکانی ژنان لە حاشیەدا بوو بەڵام ئێستا هاتوتە سەرۆی داواکاریەکانە ئەولەویەتە و پاڵپشتیشی لێ کراوە ئێستا ژنان زیاتر ڕاشکاوانە دەتوانن باس لە خواستی خۆیان بکەن چونکو ئاگاتر بوون و دەیبینین کە چۆن ژنان دێنە مەدانەوە هەر وەک دادەڕۆیا باسی کرد چۆن ژنان لە شارێکەوە دەچن بۆ شارێتر بۆ ئەوەی کە هاوخەمی لەگەڵ یەکتر بکەن چۆن ژنان خۆیان سازماندەهی دەکەن ئەچن ئاگر دەکوژێنەوە چۆن ژنان دێن لە سەر شەقام هاوار دەکەن دژ بە کۆماری ئیسلامی دەوەستن و لە هیچ ناترسن ژنان دەستکەوتی زیاتریان دەبێت بینیمان لە چەند مانگی ڕابردوودا تەنانەت هێرشی شیمیایی کرایە سەر خوێندنگەی کچان بەڵام ئەوە توانی ژنان پاشەکشە بە ژنان کات نا ژنان یەکێکی خۆی من دەموت دەبێ منداڵان بپارێزرن دەبێ خوێندنگەکان بستن دەبێ خوێندنگەکان بۆ مناڵان ئەمن بکرێن بەڵام ژنان نەهاتنە دواوە خوێندنگە چۆڵ نەکرا خەڵک دەچوون لەبەر خوێندنگەکانە دایکان دادەنیشتن بەوەی کە پارێزگاری لە منداڵەکانیان کەن تەنانەت هێرشی کیمیاوی و شیمیایی بۆ سەر خوێندنگە نەیتوانی بەر بەو خەڵکە بگرێت بەر بە ژنان بگرێت ژنان دەچنە پێشترەوە بێگومان مافی زیاتر بەدەستێنن و بێگومان بەداخەوە بە داخێکی زۆرەوە قوربانیەکی زیاتریش ئەدەن تاوانێکی زیاتر ئەدەن هەموو شەڕێک هەموو شۆڕشێک شەڕبینی وڵاتان شەڕبینی کۆمەلگاکان تاوانەکەی لەسەر ژنانە زیاترین تاوان و زیاترین بار و زیاترین ئێش لەسەر ژنانە لەم شۆڕشیشەدا ژنان بێگومان زیاتر تاوان ئەدەن قوربانی ئەدەن گیان بەخت دەکەن ئەشکەنجە دەبن هەموو شتێکیان لە دەستدەن باوتیان لە دەستدەن من یەک چ دەبێ بڵێم هەموو ئەو ژنانی کە دەستگیر دەکرێن بە گوڵ و بە شانازی و پێشوازیان لێ ناکرێت ئێمە دەزانین کە ناوی سریک لە ژنانی زیندانی زۆر بەرجەستە دەکرێتەوە یان ئەو ژنانی کە شەهید دەبن وەکو سپیدەی قوڵیان وەکو ئەوانی تر بەڵام دەستێک لە ژنانیش لە بێدەنگیدا دەچنە زیندان لە بێدەنگیدا خەبات دەکەن دەچنە زیندان ئەشکەنجە دەکرێن بە هەموو شێوازێک ئەشکەنجە دەکرێن گرانترین ئەشکەنجە و تاوان دەچێژن کە دێنە دەریش لە زیندان کەس پێشوازیان لێ ناکە بنەماڵیان ئیتر قبولیان ناکە کۆمەلگا قبولیان ناکە بنەماڵش لەدەست ئەدەن هاوسەریان لەدەست ئەدەن کەس چاویان لێ ناکە هەمویان ئەو ئینیانە نیە بەڵام ژنان نەوەستان بەوەیشە قوربانیدانی ژنان بەردەوام دەبێت لەگەڵ هاوتەریبی خەباتیان و لە ڕێگەی ئەوەیە کە دەستکەوتەکان بەدەستێ هەروەک دەڵێن کۆمەلگای کە ئازادی دەبێ باجەکەشی بدات هەروەک بە شێوازی جۆرباجۆر هەموو ژنان دابیانە یان وڵاتیان بەجێهێشتووە غەریبی و دەربەدەریان کێشاوە ئاوارەیان کێشاوە یان منداڵیان لەدەستاوە یان هاوسەریان لەدەستاوە هەموو شت بەڵێ سپاس هاوڕێشیوە بە پرسیارێتر لە هاوڕێ ڕۆیا بکەم و کاتی بەرنامەکەشمان هەریکە بەرەو کۆتایی ڕوات پێم خۆشە پرسیاری زۆرترکەم بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان زۆر کەمە هاوڕێ ڕۆیا هاوڕێشیوە ئیشارەی کرد بە بازێ قسە کە پێم خۆشە پرسیارێک لەیەوە بکەم ئایا ئەگەر پیاوان پشتیوانیان لە ژنان نەکردایە لەم شۆڕشەدا و لە ئێستایشداکە ئاوا حجابی ئیجباری گوشارەکان زۆرتر بوو بۆ سەر ژنان ئایا ژنان دەیانتوانی ئاوا خۆڕاگری بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئەنجام بن بۆ شێوە کە دیمانە دلیلیش مەوەسە بە هەرحاڵ هەمیشە
ژنان پشتیوانی لە باوک برا هاوسەر گردیگیانە چونکە ئەم لە دەورانی لە 44 ساڵێک حکوومەتی جمهوری ئیسلامی کە هاتکەمەیان ژنان لەسەر مەسئلەی حجاب هەر ساڵگەل ئەوەڵ هاتنە ناو خیابان و مەسئلەی حجاب و مەسئلەی بێکاری و کە لە ماڵا دانیشتنەوەمانە مەترەحیان کرد وەختی پیاوان بە نەفعیان دەرات وەختی جمهوری ئیسلامی بە هەر حاڵ تەبلیغاتی کردکە ژنەشە لە ماڵا پێ مناڵی بێت ئەمە بێخکاریە وەسا ناموستانەشێ لە ناموستان وەختە بە هەر حاڵ مواظبەتکەن ناوێ ژنتان ئازاد بگەڕێ ناوێ ژنتان ئەوانەکەن پیای سریک لە پیا ئەکسەری پیاوەکان خۆ بە هەر حاڵ بە خاتری منفعەتی شخصی خۆیان و مەسئلەی مەرسالاری و مەسەب کە وجودی بوو فرێک لەوانە پشتیوانیان کرد بەڵام لە هەرچێ ساڵ بە ساڵ کە گوزەریە متەوەجێ بوون کە بابە ناتوانن چاوپۆشیکەن لە کچەکەیان ناتوان چاوپۆشیکەن لە ژنەکەیان ناتوان چاوپۆشیکەن لە ژنێک کە بە دنیایانی هاورگە مەفهومی ژن لە جامعە ڕۆژ بە ڕۆژ باششرەوێ یانێ پیاک بەوە باوەڕەکە کە ئەشێ حتمەن بۆ ئەوەکە ئەمان لە زەنجیر دەربێرێ ئەشێ حتمە پشتیوانیکە چونکە ئەگەر ئەوان لە زەنجیر دەرنێرێ خۆیژی لە زەنجیر دەرنەهاتکە بەبڕای خۆی ژیان مشکڵیانت لە ناو جامعە هیچ خانەوادەیەک بێژن ژیانێکی باش و ڕاحەتی نییە جامعەی ژوازە جامعە تەشکیل بووگە لە نیمێ لە پیا و نیمێ لە ژن دوودانەکەیان بۆ تەکمەڵکردنن لە جامعە وەختی هەرتیان لە عەرسەی جامعە بن جامعە ڕاحەتتر باشتر ئەچێتە بەرەو وەختی ئیسە تواشاکەن دنیای دەرەوەی ئەوان لە وڵاتە ئوروپاییەکان لە وڵاتە ئامریکا لە ئەمانە وەختی ئەبینن ژن و پیاک شان بە شایەتنیەک هاوکاریەکەن لە جودانم لە مەسئلەی حاکمیەتە لە مەسئلەی وەختە خانەوادە لە مەدرسە لە هینی دەرەوەی جامعە بە یەکەو هاوکارن و جامعە دروست ئەکەن و شکڵی پیان و ژیانێکی باش و ڕاحەتیانە پس هیچ نییە ئەژێت بۆ من نەمبێت بۆ ژنەکەی من چەکەم بوودی کرد کچەکەی من چەکەم بوودی کرد یا دایکەکەی من چەکەم بوودی کرد نسبەت بە ژنێکی ئوروپایی کە هەم کارەکە هەم دایکە هەم ژنە هەم زەمان ژیانی جامعەی ئەواتە بەرەو بەرپرسە لە جامعە نەزەر ئابۆ جامعە بۆ بوونی جامعە بۆ تەکمەڵکردنی جامعە تەلاشەکە و جامعەکی باش و ڕەفاهی و دموکراسیانەست ئەتوانێت قسەکان و حەقەکانی خۆی بەیانکە مەسئلە سەر ئەو تیکە پارچە نییە مەسئلە سەر حقوقی ئینسانیە منێک وەک ڕۆیە ئەشێ حقوقمە وەک ئەوە کە براکەم هەسێشە منیش بمبێت هەروە شوەکەم ئەدعای ئازادبوون و ئازادیکردن نیە دەچێت منیش بمبێت هەروە نازانم باوکەکە تەسمیم ئەگرێ لە ناو محیتی خانەوادە پەسەچە دایکەکەش تەسمیم بگرێ دوو ئینسان گەرەیکیانە یەک تەکمێڵکەن جامعە بەوانە تەکمێڵە کردێ پس من وازانم ژنان خۆیان دروستە فرێک هەنگاویان هەڵگرێ فرە زەحمەتیان کێشەکە فرە دەستاوەریان بە دەستاوەرگە بە دەستی خۆیان بە كل ئەو شتگەلەوە باسی کرد زیندان شکنجە بێحورمەتی چزانم حتا تەرکی خانەوادە لە جامعە تەرکردن تواوی ئەوانیانە بە کۆڵ کێشاوە بەڵام پشتیوانی پیاوان هەمیشە کومەکی کردگە لە دەستاوەردەکانیان لە جامعەی جمهوری ئیسلامیە من بۆ باوەڕمە ژنان ئیسەیش ئەشێ باوەڕیان بێ بە پشتیوانی بە پیاوان و بە یەکەوە هاوکاریکەن چونکە دوو جنسی مخالف احتیاجیانت بە یەک بۆ تەکمێڵکردنی جامعە بۆ باشکردنەوە لە ژیانێکی حقوقێکی بەرابەر باس لە بەرابەری حقوقی ئینسانەکانەکەین باس لە بەرابەری قسەی ئەواکەین کە هەردووکیان تەکمێڵ شدنی یەکترین پس لە نەتیجە من وازانم بە پشتیوانی پیاوەکانەوە باشتر دەستاوەردگەرێکی باشترەوەن و ئینسانەکان و بە پیاوەکان بەوە گەیگن کە ژنان نیمەی لە جامعان و حەقی خۆیانە ئەو حقوقەوە بە منە درگێ بە ئەویش بدرگێ هەروە هینەوە بووە شاهێد بووین کە لە فرێک لە شارەکانە دانیجوانی کوڕ هاتن پشتیوانیان کرد لە جونبشی ژنان حتا لە دانیشگا سەفیان کێشە کە ڕەفێقە هاوکلاسیەکانیان
بێن لە سرویس لە غەزا خواردنە لە بەشی سرویسی غەزا خواردنە بەلای دەستیەک و دانش نان خۆن و ڕێز و احترام بگرن هیچ زەرەرێکی گەورەی نەدا هیچ شتێکی اتفاقێکی فرعجیب نەکرد هیچێکی لە بین نەچوو احترام و ڕێز بوو دانیشن بە یەک و نان خۆن ئەوە شتێکی بچکڵای نەستکە وەک مەساڵ باسیەکەم من کە بەرحاڵ جامعە ئێران زۆر ئاقڵتر با تەجربەتر با سەواترن لە گوزەشتەوە ئەزانن چیانگەرەکە لە ئایندە. بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێز هاوڕێ ڕۆیان مەحمودی و هەروەها هاوڕێ شیوا فەکوریان سپاس کە ئامادە بوون لە بەرنامەیەم هەفتەی ئێمە. سپاس بۆ نەبی زۆر سپاس شیواگیان زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس لە بینەرانتان کە تاڵعانەتە کێما بووگن بە ئومیدی ژن ژیان ئازادی و ئەم خیزشە ڕوو بە باشی بڕێتە بەرەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیە هاوڕێ شیوە زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاسیەوە دەکەم و ڕێزم هەیە بۆ میوانانی بەڕێز بۆ میوانی بەڕێزتان و بۆ بینەرانی عازیز بە هیوای سەرکەوتنی هەموو ئازادی خوازانی جیهان. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێز هاوڕێ شیوا فەکوریان چالاکی مافیژنان و هەروەها هاوڕێ ڕۆیان مەحمودی ئەندامی کومیتەی دەرەوەی وڵات و هەروەها چالاکی مافیژنان کە لەم بەرنمەیە بەشدار بوون. سپاسی هەردوو میوانی بەڕێزەکەم ئازیزان و خۆشەویستانی تلڤیزیۆنی کۆمەڵا سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە وەکو هەموو جارێ بە چاقەتەوە ئەم بەرنمەیەمە دەبینن. سپاس بۆ ئێوەی خۆشەویست ماڵەوە.